سڵاوێکی پڕ لە وزە لە بەیانی 24ەوە بۆ ئێوەی بینەر و بیسەری پرۆگرامی ئێمە کا ڕۆژانە لەگەڵ ئێمە بینەرە بن و بینەری ئەو بابەتانە دەبن کە لە پرۆگرامی بەیانی 24 ستافی ئەم پرۆگرامە بۆ ئێوەی ئامادە ئەکەن. ڕۆژانە ئێمە هیوای ئەوە ئەخوازین کە باشترین بە سوودترین ئەو بابەتانەتان بۆ هەڵبژێرین کە بەدڵی ئێوەی بینەرە و لە لای ئێوە هەندێک جار پرسیار دروستە بێت پێویستە کە لەلایەن شارەزای و پسپۆڕێک ئەو زانیاریانە وەربگرن. جا لە پرۆگرامی بەیانی 24 دەتوانن هەموو ئەو جۆرە زانیاریانێکی ئێوە پێویستانە لە ژیانی ڕۆژانەوە دەستان بکەوێت. ئەم بەیانیە بۆ نمونە باسی ئەو لێکۆڵینەوە ئەکەین کە زۆر جار ئەبینین لێکۆڵینەوە و ڕێنمایی پزیشکان هی مرۆڤەکانەکەن کە هانیان بدەن خوان بە دوور بگرن لە خواردنی شیرینی یاخود زێدەڕەویکردن لە خواردنی شیرینی. ئەی بۆ منداڵان جا لەگەڵم بمێنەوە لە ناو پرۆگرام زانیاری بەسوود دەبینن و دەبیستن. ئەمە ئەوە جا ببێنە سەر ئەو بابەتێکی دیکە کە ئەمانوێ ئەم بەیانیە قسەی لەسەر بکەین، ئەویش ئەو جلوبەرگەی کە دەیپۆشین ڕەنگەکانی تا چەند کاریگەری هەیە لەسەر دەرونی خۆمان و چەندێکیش ئاسوودەی بە چای بەرامبەرەکەمان دەبەخشێت و کاریگەری بەگشتی کاریگەری ڕەنگەکان لەسەر ئێمە چییە؟ ئەمیش بابەتێکی دیکەیە کە ئەمڕۆ لەگەڵ شارزە و پسپۆڕی خۆی قسەی لەسەر ئەکەین. جا لەگەڵم بن ئەمە ئەو دوو بابەتە گرنگەیە کە میوانم هەیە لەسەری و قسەیان لەسەرکەین جگەلەوەی کە ئێمە کۆمەڵێک راپۆرت و کۆمەڵێک پاکێژمان بۆ ئێوە ئامادە کردووە کە هەر هەمووی سودی هەیە بۆ ئێوەی بینەر. لەگەڵم بن دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرامەوە. سەرەتا با بە کارێکی جوانی فلای 24 دەست پێ بکەین کە هاوکارمان سەنگەر قادر ئامادەیەکات سەنگەر قابل ئامادەیەکات کە لە شارۆچکەی خوڕماڵ ئەم جارەیان چۆتە ئەوێ دەکەوێتە پارێزگای هەڵەبجە و بە دەواازەی گەشتیاری هەورامان دێتە هەژمارکردن. ئەوەی کە چوو بێتە خوڕماڵ ئەزانێت کە خاوەنی سروشتێکی زۆر جوان و سەرنجڕاکێشە. مزگەوتی گەورەی خوڕماڵ و ئاوی گەڕاوی خوڕماڵیش لەوێ ناوبانگێکی زۆری هەیە. جا دووهەم شوێنی ئەتوان یاخود بڵین دوو لەم شوێنە گەشتیارانە زۆرترین خەڵک سەردانیان ئەکات لە ناوچەکە. ئەم بەیانیە فلای 24 دەتان با بۆ ئەوێ ئەو شارۆچکەیە ئەبینن ئاشناتانەکات بە چەند دیمەنێکی تایبەت و سەرنجڕاکێشی شارۆچکەی دێرینی کوردستان. بەخێر بێ فلای 24 بۆ ناوچەی هەورامان. من ئاراز ڕەفێق دانیشتووی شارۆچکەی خوڕماڵ. دیارە شارۆچکەی خوڕماڵ یەکێکە لە شارۆچکە دێرینەکانی کوردستان دەکەوێتە پارێزگای هەڵەبجەوە بە دەواازەی گەشتیاری هەوراماندا دەنرێت. شارۆچکەی خوڕماڵ یەکێکە لە شارۆچکە دێرینەکانی کوردستان بە دەواازەی گەشتیاری هەوراماندا دەنرێت. کۆمەڵێک ناوچەی شوێنەواری پێدایە کە ڕۆژانە ئەتوانی بڵێن گەشتیارێکی زۆر ڕووی تێیەکە، وەکو مزگەوتی گەورەی خوڕماڵ، ئاوی گەڕاوی خوڕماڵ و لەگەڵ ئەوەشە قەڵای خوڕماڵ. دیارە مزگەوتەکە یەکێکە لە ڕەمزەکانی ئەم شارۆچکەیە بووە بە هەویەی شارۆچکەکە چونکە گەشتیارێکی زۆر ڕووی تێەکەن بەتابەت گەشتیاری ئاینی و خوێندکارانی زانکۆ پەیمانگاکانیش بۆ گەشتی زانستی سەردانیەکەن. دیارە کۆمەڵێک ڕوودا و لەم مزگەوتەیە ڕووی داوە لە ناو مێژووی شارۆچکە خوڕماڵان نووسراوەتەوە. یەکەم قوتابخانەی
میری لەناو ئەم مزگەوتەیە دروست کراوە لەلایەن شێخی حیسامەدینەوە و کۆمەڵێ زانای گەورە لێرە وانەیان وتوەتەوە و لەگەڵ ئەوەشا خوێندکار بوون لە حوجرەکەی مزگەوتی گەورەی خورماڵە و ئاوی گەنجانیش یەکێکە لە ئاوە گرنگ و سازگارەکانی شارۆچکەکە کە بەشێک لە شارۆچکەی خورماڵ ئاوی خواردنەوەی لە ڕێی گەنجانەوە بۆ دابین دەکرێت وەک کشتتوکاڵێکی زۆری پێ ئاودێری دەکرێت و لەگەڵەوە شاگەشتیاران دێن بۆ گەنجان و لەوێ وێنە ئەگرن و هەنێکیان مەلە ئەکەن لەنا ئاوەکەیە بەتابەت لە وەرزی هاویندا. ئێمە دەزانین کە لە کوردستان کولتورێکمان هەیە بە ناوی کولتوری هەرەوەزی لە کۆنەوە لە باو باپیرانەوە ماوە کە بەکاری هەرەوەزی ئەو کاریان کە ئەنجامداوە بە دەمیەوە گۆرانی و هەندێک شعر و ئەوانەشیان و تۆجا کولتوری هەرەوەزی بە یەکەوە کارکردن یەکێکە لە ئەو کولتورە جوانانەی کە لە کۆنەوە لە ناو کۆمەڵگای ئێمە هەیە تاوەکو ئێستاش لە هەندێک گوند و ناوچە لە کوردستانە لە کاتی کارکردن خەڵکی گوندەکان بە یەکەوە بە هەرەوەزی هاوکاری یەکتری ئەەکەن لە دەڤەری ئاکرێوە بە تایبەت لەو ناوچانەی کە ئامرەکانی کشتتوکاڵ بە ئاسانی ناتوانن بگەنە ئەو شوێنانە جوتیارەکان بە شێوەی زەبارە و هەرەوەزی کاری دروێنەی برنج ئەەکەن و یارمەتی یەکتریەدەن هەر جارێ و بۆ سەرزەویەک ئەچن و ئەم گروپە یارمەتیەوەی دیکە بن هەر بەم شێوەیە دەڕواتە پێشێ جا ئێمەش لێرە بۆ ئێوەمان گواستەوە بیبین. جارا کەسابەتەوەش هە برنج بوو حێوانن گۆڕەشن بەڕ وڵات شتی وام ڕۆگیرین برنج هەجۆمات کرد شەشبەیی بوو لوکە یعنی کەزەدیت و سێبەیی بوو لوکە تەخەلفە ئەو بۆشترە تقریبا بە 10 ڕۆژە ما دەست درێت برنجۆ کری گوندی ماش زبۆرەیە معلیمە هەموو قەتعانە دەڕاستە نۆگەتە ئەم دۆسکێ درین و هەموو شوڵەمە بزبۆرە ئەب دۆسکێ درینۆمە دۆسکەیە چونکی دەڕاستە مەنینە دەڕاستە نۆگەتە ئێرە شغل ما جري بيش خرز بورنا يعني أبا تشتكي الرحمية أبا تشتكي بوشية أبا تشتكي اتفاقية اتفاق نو ما دو تشد بي تخر يعني بيقول تهندا مروو بين هكا بورا بن دي تشل زحمات دي بخدوني برنجي با سەرێکیش لە ناوچەی دەرکوش لە ئیدلیب بدەین کە پێنجەمین فستیڤاڵی هەنار بەڕێوەچێتی تروەرزی هەنارە فستیڤاڵەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت و ژمارەیەکیش چالاکی نەریتی لە فستیڤاڵەکە کە تایبەتە بە کولتوری ناوچەکە نمایش ئەکرێت چونکە ئەو جۆرە فستیڤاڵانە جێگەی خۆیەتی کە لەوێ بتوانن ئەو کارە نەریتیانەی کە هەیە نمایشی بکەن جا کاری دەستیش یەکێکە لە چالاکیەکان با پێکەوە بینەربی.
پێنجەمین فەستیڤالە هەناران لە باژەڕۆکێ دەرگوشی ئیدلبێ برێڤە دچە. ji bo dema sê rojan xelkê dergûş mijûlî vê festîvalê dibin. Hinarin vî bajarokî taybetin. Bireng, meznahî û çêja xwe ji hinarên dinyên navçeyên Sûrî cuda ne. Hemû curên hinara li cem me hene. Sûriyê bi fêkiyên xwe gelekî navdar e. Eger niha dinya sar ba û min bi kêrê ewşkan diba, wê bi halê xwe ji hev qetiya ba. Lê ji ber ku bi dinya germ e û tavê lê daye, xwe bi hev digire. Temaşe bike li bên wê çawan e. Em bi hinarê xwe gelekî bi nav û dengin. Hejmarek ji çalakiyên din di van sê rojan de birêve diçin. Ku pêşengeh û pêşbirkan jî li xwe digire. Di vê çarçoveyê de jî rêkxerên festîvalê, nerît gevneşopiyên devera dergûş nîşa seredankeran didin. Festîvala Hinaran çîrokeke şaristanî û çandê ye. Ev festîval piştî rizgarkirina vê navçe ji rejima Sûriyê dest pê kir. Di werzê Hinaran de me dest bi şoreşa xwe kir. Lama me xwest em vê bîranînê tomar bikin û vê festîvalê her sal rêk bixin. من هال فستیوالا هناران یا پنجمین از دگل تیما خو بجدار بومه. تیما ما بگل کاران بجداریت بشانگه ده. کارن ما روناهی داویجال سر دوسای مروی وکه دوسای اکوچبر و گرتیان. هر وها د بشکی دندجی ما آماجب شنواران سرشتیا ولات خو یا جوان کریه. حیاکو ام هویه بدن خلکی. Ji bo yekem car Festîvala Hinaran li dergûş li sala 2018 birêve çû. Sal li pay salê pêş ket. Ku ne tenê weke festîvaleke çandiniyê ma. Lêbelê çand û şaristaniya deverê jî êdî li xwe digire. وەرن با بچینە سەر ئەو بابەتەی کە سەبارەت بە تەندروستیە جا بە تایبەتی باسی ئەو لێکۆڵینەوە و ڕێنمایە پزیشکیەکان کە هانی مرۆڤەدەن کە خۆیان بە دوور بگرن لە زێدەڕۆیکردن لە خواردنی شیرینی جا بە تایبەتی بەشێک لە پزیشکان کە پێیان وایە خواردنی لە ڕادەبەدەری شیرینی جوڵە و وزەی منداڵ زیادەکە. سەرەتای پرۆگرام پێچانم وتم بابزین بۆ منداڵ چۆنە. هاوکارم هەڤڕێست لە دوهۆک بۆ چینی چەند خانمێکی وەرگرتووە لەسەر خواردنی شیرینی منداڵان جا دواتر پسپۆڕی تایبەت بە نەخۆشەکانی منداڵان دکتۆر سۆران سابیرم لەگەڵ ئەبێ دێتە ناو ستۆدیۆ تاو کاتێککە دکتۆر ئامادا بێ لێرە ئێمە ئەم بۆ چوونی هاوڵاتیانە دەبینین و دواتر دەگەڕێمەوە بۆلاتان قسەی لەسەرەکەی. خودی زارو کمیش شیرینیات خون و گلک حاجت کن بس تراده که از مسایترم سر شیرینی یعنی تشتی تو سایت ندمه بس هر داخازیت کن و بله ایت من دکر کن چکی حرکات زیاده تر و خاصه که شیرینیت خون بله زیاده تر لیتت. بله مثل زارو که هن هر سیج یعنی طبیعت و زیاده حشرینی نکن بس دما هکو بیچکی دخون احتمال عجزی خود بینه چون هندی شیرینی احتمال زیاده نباشه بو با این مروفا بخونهانه لامانه که خواست شده اوید کریاره و او شیرینی دوام پاکیتا دوام او دا کارتی که نیل زارو کات کن یعنی بسرعه شیرینه هی نهند یعنی یا باشه که زاروک بخون که مازن بخون لامانه یعنی نهند باشه بخون. بله هلبت مدو زاروک هنه لی و شرینایات خونجی ام نشین بیجین کو ام زاروک قطع کنش همی تشتیه اویده تخارن لی بدوی مروف بو بالانس دابنیت یان جیک بشیتن کنترل بکد بهنده کم بخود یان رنجه که کم بخودنش برکو دلانی تندرستی دا کارت کرنا خو هیک توی بجی سرمشکی و دیسانجی گلک جه حرکت زده گلک جه جواد کتن کو زاروک مشکوی هزرت همی تشتی دانه کتن. هلبت دست بگی یعنی همی زاروک شیرینی خون هندی تو کنترل سیستم خارناب که یعنی هر دی شیرینی خون ایجا یتیم پروژه زور یتیم پروژه کم اکید یعنی زاروک من جی یک جوان زاروکه یعنی پروژه زور شیرینی خودن و یعنی از چاف دیریاویت کم هندک جاره یعنی دم دست بگی شیرینی خودن بلکه جمع جلاوی زیادتر لی بهتن لی پیشی دم جمیره که یعنی خاویه کسستیه که کویته لشوید بیت هندک جاره پیشتی خارنا رجع که زور یا شیرینی خواوی بهتن یعنی پیشتی اینکه بدم جمیره که خواوی تهتن یعنی افتشته زور جار از دفسارو که خود بینم. باش ئەوە بۆ چوونی هاوڵاتیان بوو بینیمان بەڵام پسپۆڕێکی تایبەت زیاتر زیاریاریمان سەبارەت بۆ داد کە ئایا بۆچی دروستە وزەیەکی زۆری هەیە دواتر خاوە بێتەوە تااقەتی نامێنێ ئەو منداڵە یان بەگشتی ئەگەر بین باسی منداڵان بکەین
جار من بە خێراتنی دکتۆرەکەم و جا دواتر باسی پرسیارەکەش هە لەگەڵ خۆیەکەم دکتۆر سۆران سابیر عوسمان پسپۆری نەخۆشیەکانی منداڵان ئەم بەیانی میوانی ئەوێ بە خێراتی دکتۆر زۆر سپاس دەکەم بژیت دکتۆر منداڵ یعنی خواردنی شیرینی و ئایتر کە ئەی بینە دەرەوە ئەمە داوای مەساساکە چکلێتەکە ئاچین بۆ میوانی یەکسەر هەندێک مناڵی پرسیارەکە لە چکلێتیان هەیە وازە هەموو ماڵەکە بێ یەکسەر چکلێتە باتێ ئەمەندە حەزە و شیرینین ئەمە سروشتی منداڵ بۆ خۆی وایە حەزەشتی شیرینە زۆر بەلایشتی ترش و ئەو شتانی دیکە ناچێت ئەمە تا چەندە زیانی هەیە بۆی و ئایا دروستە کە دەوترێت وزەی پێ ئەدات و زیاتر جوڵاکە و یاریەکە زۆر سپاسان دەکەم سلااو لە بینێرانی بەڕێز خۆی شیرینی چەند خاڵێک هەیە بیزین دەربارەی شیرینی شیرین بە هەمومان دەزانین شیرینی دەستکرد هەیە و شیرینیش هەیە لە ناو خواردن ئەوەی کە ئێمە زیاتر جەختی لەسەر دەکەینەوە کە زیان بەخشەشی ئەو شیرینیانەیە کە لە خواردندا دەکرێت خواردنە دروستکراوەکان دەنا شیرینی لە دانەوێڵەش هەیە لە پاقلەمەنیەکان هەیە لە میوەکان هەیە ئەوانە ئەگەر بە شێوەیەکی هاوسەنگ بخورێن هیچ کێشەیەک بۆ منداڵ دروست ناکە ئەوخوا ئەو شیرینە دەستکردانە ئەو شەکرە دەستکردە ئەو ئەفۆن ئەو شەکرەی بە شێوەیەش سروشتی لەو خواردنانەدا هەیە بەڵام ئەو شەکرەی کە لە خواردنە دەستکردەکاندا هەیە وەکو ئەوەی کە لە مارکێتەکان هەیە یاخود لە شیرینەکان و لە مەساسە و لە پاقلاوە و کێک و نەستە لە ئەوانە هەیە شەکرێکی ئێزگار زۆرە و تەندروستی منداڵ خراپە وا خاڵێکی تر کە بزانین دەربارەشین شیرینی وەکو مادە هۆشبەرەکان تووشی ئیدمانبوون دەبن تووشی ئاڵوودەبوون دەبی یعنی هەر کەسێک گەورە یان بچووک کاتێک شیرین دەخوات تووشی ئاڵوودەبوون دەبی پێێت بۆ دەبینی زۆر زەحمەتە تەریککردنی چۆن جگەرە تەریککردن و مادە هۆشبەرەکان کاتێک دەتوێت تەریکەی زۆر بە زەحمەتە شیرینیش بەو شێوێ لێ باشترە هەر لە بیدایەتەوە منداڵ لە شیرینی لێڕانەهێنرێ وا باشترە هەر لە سەرەتای تەمەنیەوە شیرینی نەدرێتێ باشە دکتۆر خۆیمە ئەوە زانین کە منداڵ کێشەکەمان ئەوەیە لەگەڵیا کە شیرینی ناو پاقلەمەنیەکان و خواردن و دانەوێڵەکان بە شیرینی نازانێت ئەوە تا مەساسەیەکی نێتێ چکلێتێکی نێتێ بنێشتێکی نێتێ بە شیرینی نازانێت ئەمە چۆن نەکرێت کۆنتترۆل بکرێت دەکرێت کۆنتترۆل بکرێت بەوەی کە هەر لە سەرەتاوە فێرە و شتانەی نەکەی بەڕاستی و هەروەها لە کاتی ئەوەی کات و دەتەوێت شتێکی بدێت دیارێکی بدێت لە جاتی ئەوەی شیرینێکی دەدەیە دیارێکی یاریەکی بدێ بۆ نمونە باوکان زۆر جار با بڵێن لە دەرەوە کە دەگەڕێنەوە ئێوارە ئەلاگەیەک چپس و کێک و نەستەلە و مژمژەوە ئەو شتانە بۆ منداڵەکەی دەینی لە جاتی ئەوە بە هەفتەیەک پارەکەی کۆکاتەوە لە کۆتای هەفتەکە دیارێکی جوانی بۆ بکرێت یاریەکی بۆ بینی یان لە خواردنەکان لە جاتەوەی خواردنێکی کە شیرینێکی زۆری تێدا خواردنێکی وا بینی کە بڕی شیرینەکەی کەم بێ ئەمە دەتانین لەسەر پاکێتەکەی لەسەر قوتوەکە تەمەشا بکەین کە بزانین بڕی شەکرەکە چەندە چونکە بڕی شەکری دیاریکرا و لە ناو هەر شتێک لەسەری نووسراوە چەندی شەکر تێدا بڕی شەکری ڕێگە پێدرا بۆ منداڵان لە خوارد 2 ساڵی سفرە واتە نابێت لە خوارد 2 ساڵەوە ئەکادمیای ئەمریکی بۆ نەخۆشەکانی منداڵان پێشنیار دەکات کە بەهێزترین ئەکادمیایە بۆ نەخۆشەکانی منداڵان دەڵێ لە خوارد 2 ساڵی نابێ شەکر بە هیچ شێوەیەک بەکاربێت لە منداڵی ئەوە یەک دوو ئەوانەی کە لە 2 ساڵی زیاترن 25 گرام کە دەکاتە نزیکەی 6 کەوچک چا ئەوە لە ڕۆژێکە لە 24 کاتژمێر 6 کەوچک چا شەکر ئاساییە بکرێتە خواردنی منداڵ با بڵێن ئەوجە چایە ئەوجا هەر شتێکە یان ئەو شتانی کە بۆی دەکرێت ئایسکرێمە نەستەلەیە کێکە هەر شتێکە ئەگەر تەمەشای پاکەتەکەی بکەیت تەمەشا بکەیت بۆ نمونە نەستەلەیەک لەوانەیە ئەو بڕی ئەو 25 گرامی تێداوێت کەواتە لەو ڕۆژ نابی زیاتر لەو شیرینیە بخوا بەڵام ئێمە دەزانین کە منداڵ لە ڕۆژێکە ئایسکرێم دەخوا چپس دەخوا نەستەلە دەخوا زۆربەی خواردنەکانی لەسەر ئەو شیرینیانەوە کە هەڵەیە دوجار تووشی کێشەی دەکات چونکە بڕی دیاریکراوی شەکرەکە تێپەڕاندووە مەترسیەکان چین ئەوە جگەلەوەی کە ئەوەی دەمودان شتێکە ئێمە ئەیبینین یا خۆی تووشی دان ئێشا بێ ئەگری کلۆرە بێدانی ئەزانین بەڵام و مەترسیانی دیکە کە ئێمە هەستی پێ ناکەین بەڵام لە ناوەوە زیان بە منداڵەکەمان دەگەین یەکەم شت کە بیزین ئەوەیەکەوە ئێمە کاتێک منداڵەکە ئەو شیرینیانە دەخوا ئەو خواردنانەی مارکێتەکان دەخوا گەدەی پڕ دەبێ بەو شیرینیەوە زوو تێری دەکەوە هەز دەکاتکەوە تێرە بەڵام منداڵەکە بێبەش دەکات لە خواردنە سوود بەخشەکان بۆ نمونە ئەگەر ئایسکرێمێکی خوارد پێش ژەمینی وەڕۆ ئەکید بە کە ژەمی نیوەڕۆ بە تەواوی ناخوا کەواتە خواردنێکی زۆر گرنگی نیوەڕۆی لە دەستچوو لە جاتی ئەوەی نەستەلێک بخوا با هێلکەیەک بخوا با پەنیرێک بخوا با میوەیەک بخوا
ئەمەش دەبێت هۆی کاریگەری لەسەر گەشەی منداڵەکە دادنێ دەبێت هۆی کەمبوونی کۆمەڵک ڤیتامین و کانزاکان چونکە هەر شیرینی دەخوا شیرینەکەش شیرینەکی زیان بەخشە نە پرۆتینی تێدا نەخواردنە سون بەخشەکان تێدا لە ڕووی بەهای خۆراکیەوە ئەو شیرینیانە نزیکە لە سفر جگە لە شەکرەکە هیچ مادەیەشی سوود بەخشی تێدا نیە بۆیە دەبێتە هۆی ئەوەی کاریگەری لەسەر گەشەی منداڵەکەی دابنێ ئەو خاڵێکی زۆر گرینگە دوو دەبێتە هۆی وەکو باست کرد ددانی منداڵەکە کلۆر دەکا و تێک دەچێت جگە لەوەش بە هەماشە ئێسکەکانی منداڵەکەش لاواز و فشۆڵ دەکات ئێسک باتە کەواتە منداڵێکی بێهێز لەوانەیە منداڵەکە تەمەشای دەکەی قەڵەوە خەپەیە چکە دایکان زۆر حەزیان لێ منداڵەکانیان خەپێ لێ ڕاستە لەوانێ منداڵەکەت خەپە بێ لە ڕووی جسمەوە هەز بکەیت کە منداڵەکەت تەواو بەڵام لە ناوە فشۆڵە ئێسکەکانی نەرمن ئێسکەکانی فشۆڵن و لەوانێ زوش بشتێن بۆیە کاریگەری لەسەر ئێسک و ددانەکانیش دادنێ ئەمە جگە لەوەی منداڵەکە دەبێتە هۆی قەڵەو بیتن شیرینی یەکە کە لە هۆکارەکانی قەڵەو بوون قەڵەو بوونیش بۆ معنای کە نەخۆشی نەک قەڵەوی کەمە دایکان حەزیان لێ منداڵەکانی خوڕخەپان بێ ئاسایە حەز بەوەی بیکە منداڵەکەت خوڕخەپان بەڵام کە گەیشتە لادان لە ڕێژەی ستاندار دەبێتە هۆی قەڵەویش دایکی نەخۆشیەکانە وەکو نەخۆشیەکانی بۆڕیەکانی خوێن نەخۆش ستاندار چەندە بۆچی بۆ ئەو ڕێژێکی لە ستاندارەکە بەڵێ تێپەڵێنێ بۆ هەر تەمەنێک ڕێژێک بۆ منە منداڵێک وەرگین ساڵێک خۆی 10 کیلۆەکە نمونەی و مامناوەندە کاتێک لە 10 کیلۆ کەمتر بێ ئەو منداڵەکەواتە وەزنی کەمە بەڵام کاتێک 15 کیلۆ بێ کە 12 کیلۆ خڕ و خەپانە بەڵام کە گەیشتە 15 ئەوە بە قەڵەوی دادەندرێ قەڵەویش وەکو باسمان کرد دایکی زۆربەی نەخۆشیەکان یەک لەو نەخۆشیانش نەخۆشی شەکرە کە دەبێتە هۆی ئەنسۆلین باش ئیش نەکات پەنکریازیش خۆی بە تەواوی نەکاوت دوزار دەبێتە هۆی سوکەری باشە دکتۆر مەترسی ئەوە هەیە منداڵێ لە تەمەنی بۆ نمونە 3-4 ساڵانە کە ئیتر ئەو ڕێنمایانە یاخود ئەوە چاودێری ناکرێت و شیرینێکی زۆرە خوارد تووشی شەکرە ببێت بەدڵنیاییەوە بەڵێ نەخۆش شەکرە لە منداڵانیش هەیە هەرچەندە جۆرەکەی جیاوازە لە نەخۆشی گەوران تایپ 1 و تایپ 2 پێ دەڵێن بەڵام منداڵیش تووشی نەخۆش شەکرە دەبێت و ئەوە یەکێکە لە هۆکارەکان شیرینی زۆر خواردن چونکە ئەو ئەنسۆلینە ئیش دەکا تا ڕادێک دەتوانی بەرگەی ئەو هەموو شیرینە بگرێت 2000 وی لێدێ بەرگری پێیا دەکات ئەو ئەنسۆلینە ئیشەکەی خۆی ناکە تووشی نەخۆشی شەکرەی دەکات ئەوە جگە لەو نەخۆشانێ باسمان کرد باش ئەی لە کوردستانە ئەگەر هیچ ئامارە هیچ ڕێژەیەک لەبەردەستی ئەوە هەیە بزانن بۆ منداڵان ڕێژەی توشبوون بە شەکرە چەندێکە واللهی ڕێژەیەکی دیاریکراو لە بەردەستی مندانیە لەوانەیە لە نەخۆشخانەی سنتەری لەیلا قاسم بۆ نەخۆش شەکرە لەوانەیە ئەوان داتایەکەیان بەردەست بی بەڵام من داتایەکی وردم پێێنێ ناتوانم لەبارەوە لێ دوام دەم زۆر باشە باشە با بینە سەر ئەوەی کە ئەگەر زانیمان منداڵەکەمان زیاد لە پێویست شیرینی و ئەو خواردە شیرینانە بەکارەهێنێت چۆن سەرەتا باست کرد بە دیاری بەڵام هەندێک جاریش هەیە دیارەکە سوود نابینێت چکە منداڵانی هاوتەمەنی خۆی دەبینێت لە قوتابخانە ئەو خواردنانە دەخوات چی بکەین لەبری ئەو خواردنی تەندروستی بۆ دروستکەین بیخوات بەڵێ خۆی یەکەم شت کە گرینگە ئەمە لە سەرەتای تەمەنیەوە بە شیرینی لێرانەینین با بڵێن 6 مانج سەرەتا منداڵ شیری دەخوا 6 مانجی دووەم وەکو باسم کرد ینی ئاماژە پێکراوە پێشنیار کراوە کە شەکر بەکارنێت تا نزیکەی ساڵێک شەکر ناوێت بکرێتە خوارد هەتا خواردنە شیرینەکانشی نەدەیە وەکو میوە شیرینەکان بدایەت بە سەوزەکان بۆی دەست پێ بکەیت کاتێک فێرە خواردنی دەکەیت دواتر وردە میوە شیرینەکانی بدەیت هەتا زمان و تام و چێژی لەسەر شیرینی لێرانێت چکە کە لە شیرین لێڕات زەحمەتە بستە سەر خواردنێک کە تامی کەمە وە خۆمان دەزانین سەوزەکان تامی کەمترە بەڵام ئێمە دایمەن پێشنیار دەکەین کەوا سەوزەکان وەکو بڕۆکلی و ئەوانە کودی و ئەو سەوزانە کە تامیان کەمە بدرێتە منداڵ چکە منداڵ سەرەتا نازانی شیرین و ئەو تامانە چیە بۆیە لە شیرینی لێرانەینین هەتا دەگاتە ساڵێک بە هیچ شێوەیەک شەربەت و ژیراوە گازەکان بگەینە تەمەنی سەروتر ئێستا لە ناو شار و بەهۆی ئەم هۆشیارە تەندروستی کە خەڵگەتی ڕەنگە کەمتر ئەم شتابێ بەڵام لە شار کە ئەچیتە دەرەوە لە لادیەکان هەندێک جار کە منداڵێک لە دایکە بێت یەکسەر کەوچکێک هەنگوینیان شەکراویەکرێتە دەم پێشتر کە شەکرابوو یا ئێستاڵەن هەنگوینێکی ساغە زۆر باشە یان کەمێک خورما ئەکرێتە دەمی منداڵەکەەوە ئەمە تا چەندە مەترسی هەیە هەمووکو شیرینی هەمووکۆی کە سەرتاش کە لە دایکە بێ شتێکی ئاوها ئەدرێتێ
خۆی کە لەدایک دێ منداڵ یەکسەر ژەچی داک شیری دایکی بدرێت هیچ شتێکی تری نەدارێتێ بەڵام گەلک جار دەبینی ئەو پرۆسێ لەوانە تاخیر بی داکەکە نەشتەرگەری کراوە ئەمەگەر لە حاڵەتی ئەوەی بیکە منداڵەکەن دایکی نەشتەرگەری کراوە ناتوانانی شیرەکەی بداتە شیری قوتو باشترین جێگرەوەی هەتا دایکەکە دەتوانێت شیری بداتێ ئەگەر یەک جار بێ کەمێک شەکراوی بدەنێ لەوەی شەکرەی دانەبەزی لەوانەیە کێشە نەبی بەڵام چەند جارێک لەسەر یەک تکرار بکرێتەوە خەتەریاتی هەیە. دکتۆر ئەمە بۆ کاتێک ئەڵێم کە باو بووە و باویش هەیە لەو ناوچانەکە ئەڵێ زەردوویی هەبێت کەمێ شەکرایی بدەرێت چاکە بێت مەبەستم لەوەیە هیچ کاریگەری نییە بەڵکو کاریگەری خراپی هەیە کاریگەری لەو باشبوونی زەردوویەکەی نییە ئەو شەکراوە بەڵکو کاریگەری خراپی هەیە ئەو شەکراوە چونکە شەکراو دەزانی خستە لەوانێت بێتەوە هۆی ڕشانەوە لەوانێ گەدە و ڕیخەڵۆکی منداڵەکە هەنجوین هەر ڕێگە پێدراونی هەتا ساڵێک لەبەر ئەوەی زۆرە بەکتریایەک لە ناو هەنجوین گەشەی دەکا کە تووشی منداڵەکەی بێ هەرچەندە دەگمەنە لێ زۆر خەڵک نابینی بەڵام ئێمە دکتۆر دەیبینین ئەو حاڵەتە زۆر دەگمەنە بەڵام کوژەرە کوشندەیە کاتێک تووشی منداڵەکە دەبێت منداڵەکە سەدانەوەتونەوە لەوانێ بمرێ تووشی حاڵەتێکی زۆر مەترسیداری دەکات لێ ئەمە وەکو بابرن پزیشکان و دەستگا تەندروستیەکان لەگەڵ ئەوەدانین کە هەنجوینە تا ساڵێک بدرێتە منداڵ لەبەر ئەو حاڵەتە چکە دوای ساڵێک منداڵ مەناعی بەخۆ دەبێت ئەو حاڵەتە تەسیر و کاریگەری بەو شێوەیە نابی لەسەر منداڵەکە دەتوانێت بەرگری پێیا بکات. ئێمە ئەگەر جەنابەت شتی دیکەت ماوە باسی ڕێگا چارەکان کردەوەی توانین ئەمە باسمان کرد لە سەرەتای تەمەنی فێر نەکرێت دواتر کە خواردن و شتی دەدەیێت بە زیاتر لە خواردنی سەرسفرە و خواردنی ماڵەوە دایکەکە شتی سروشتی بۆ دروستکە لە زیاتەوەی شەکری تێبکە بە خورمایەک شتێکی شیرینی تەندروست تێ بکاتن لە خواردنەکە بۆەوەی شیرینی بداتێ و هەروەها ئەمە لەگەڵەوە دانین منداڵەکە بەی شێوەیەک شیرینی نەخوا بەڕاستی وەکو بە جەنابش باس کرد جاروێ دیارریەکە جاروێ لە ئاهەنگێکە لە شوێنێکی قەڵەبارغە ناکرێت و منداڵەکەت بڕێ نابی هیچ شتێک بخۆی لە شوێنێکی کراوە و لە شوێنێکی ئاهەنگ با لەگەر منداڵان شیرینی بخوات کێشە نییە ئەوەش لە مانگێک لەوانێت جارێک ڕووبدا لە دوو هەفتە جارێک ڕووبدا و لە قوتابخانەکان بەڕاستیە من پێم وایە قوتابخانەکان بە هەمانجی لەگەر وەزارەتی تەندروستی وەزارەتی تەربیە بە شێوەیەک بکە حانوتەکان ئەو شیرینیانە نەفرۆشن ئەو خواردنە ناتەندروستانە نەفرۆشن خواردنە تەندروستەکان بۆ منداڵان پێشکەش بکەن ئەو ڕێگەیانە چارانە بگرینە بەر لە ماڵەوە بیدا دوای لە قوتابخانە لە دوکانەکان ئیشاڵا دەتوانین بەرەبەرەوە پێش بچین و خواردنی شیرینی لە ناو منداڵان کەم بکەینەوە. زۆر سپاس دەکەین دکتۆر سەران سابر ئەم بەیانیە میوانی ئێمە بووی سپاس بۆ ڕێنماییەکان. سەلامت بن زۆر سپاس هەر ساغدم. کوڕا کوردێکی شاری هەولێر لە نمایشی جلوبەرگ خەڵاتی حوتەمی سەر ئاستی جیهانی بەدەستێناوە پیرۆزی بێ و شانازیشە بۆ ئێمە. کارۆخ یونس لە دیمانەیەک لەگەڵ کوردستان 24 دەڵێت کە حەزی بە فاشن بووە و دوجار ئاواتەکەی هاتۆتە دی و بۆتە خاوەنی چەندین خەڵاتی جیهانی لەو بوارەدا بابی ناسیم بێکە. کوڕە کوردێکی شاری هەولێرەوە ئێستا نمایشکارێکی جیهانیە. هەر لە منداڵیەوە ئارەزووی بووە وەکو نمایشکاری جلوبەرگ کار بکات. کاتێک دەگاتە ئەوروپا ئاواتەکەی دێتە دی. لە ڕۆژاوا و لە زۆربەی وڵاتان کاری ئەکتەر و مۆدێل و فاشۆنی کردووە. هەر لە تەمەنی هەرزەکاریەوە من خولیای هونەر و مۆسیقا و جلوبەرگ و ستایلم هەر هەبووە زۆرم پێخۆش بوو. ئەو زمانش کە من لە کوردستان دەژیام بەڕاستی ئەو شتانە زۆر پێشکەوتو نەبوو کە هاتمە ئەوروپا لە پاش چەند ساڵێک حەزم کرد ئەو خولیایی کە هەم بۆ لە تەمەنی هەرزەکاری پەرۆپێشی بم و لەوێن دەریش ئەوها دەستم پێ کرد. کارۆخ خاوەنی خەڵاتی حوتەمە لە سەراستی جیهان بۆ نمایشی جلوبەرگ و خەڵاتی یەکەمیشی لە سەراستی بەلجیکا بەدەستهێناوە. لە دوایەوەی لە ساڵی 2015 دەست بەم کار دەکات بەدەیان کۆمپانیای ناوداری جیهانی کاری لەگەڵدا دەکەن. ساڵی 2015 دەستم بە ویشەی کرد. ئەو کات بەشداری پێشبرچەیەکم کرد پێشبرچێکی جیهانی کە لە خەڵاتم بەدەستینا ئەمەیان بردە ئەستەمبول. یەکەمی شیکاری مۆدلیم لە ئەستەمبول بوو کە هاتینەوەش زۆربەی زۆری ئەجەنسیەکانی بەڵجەم کۆنتاکتیان پێوە کردین و لێوەوە دەستم بە ئیشەکەی خۆم کرد. سەرەتا دەستم پێ کرد خەڵاتێکمەیە لە هەفتەمی جیهان لە بەلجیکاش بە باشترین نمایشکەر
هەڵبژێردرام ئەو کاتە کە بەشداری پێش پرژەیەکەم کردبوو. کارۆخ یۆنس خەڵکی شاری هەولێرە تەمەنی 33 ساڵە و 14 ساڵە لە بەلجیکایە و دەرچووی ئەکادیمیای فاشیۆنە. کارۆخ لە ڕێگای فاشیۆن مۆدێلەوە توانیوێتی خۆی بەرەو پێش ببات و خۆی و کوردیش بناسێنێت بە وڵاتانی ئەوروپا. خەون و ئاواتی ئەوەیە لە داهات و کارێکی پرۆفیشناڵ بکات و شان بەشانی وڵاتان لە بواری هونەری سینەما و فلیم. ڕنا سەعالی کوردستان 24 هەولێر. بەڵێ بێگومان جلوبەرگ و فاشن یەکێکن لە گرنگترین نێو شتانێکی ئەمە ڕۆژانەوانی کە بە تایبەتی حەزیان لە جلوبەرگە کە زوو بیگۆڕن و لە جێی سەرنج بن گرنگی شەکە بزانن چۆن جلوبەرگ لەبەرەکەن لە هەڵبژاردننی ڕنگ پۆشینی جلوبەرگ لە کەسێکی شەو بۆ کەسێکی دیکە زۆر جیاوازە. زۆر جار تەمەنیان کولتور ڕێگەت دەبێت کە لەوەی مرۆڤەکان نەتوان بە ئارزووی خۆیان هەر چیەکیان پێخۆشە لە بەریکەن چ ڕەنگێکیان حەز لێیە بیپۆشن. هاوکارم دالیا چۆتە ناو خەڵک وە گفتوگۆی لەگەڵ خەڵک کردووە لە کڕین و پۆشینی پۆشاکەکان کە چی هەڵەبژێرن چ جۆرە ڕەنگێک هەڵەبژێرن و ئەوانیش وەڵامی جیاوازیان بۆ دیاریکردنی ڕنگ و کاریگەریەکانی لەسەر دڵ و دەرونیان کردووە. بەو هیوایم کە دالیا لەگەڵ کەسانی بەتەمەنیشتا چاوپێکەوتنی کردبێ بۆی کە بزانین کەسانی بەتەمەن خۆیان حەزەکەن ڕەنگیش کراوە و ڕەنگی کاڵ لە بەرکەن بەڵام ڕەنگە کۆمەڵگە دایمە بڵێت ئەبێ ئەوان ڕەنگی تۆخ لە بەرکەن. با پێکەوە ببینیم زانین دالیا چی ئامادە کردووە. بۆ کە پیر بووی ترە بێتین بێ ئەویش حەزی هەیە ئەویش بەشەرە لەوانەیە بە گەنجی بۆی نەلوواوە بە پیری حەزی لێ بکە بۆ پیر مەنع بکرێ نەوەڵام هەموو کەسێ حەزی هەیە و هەموو کەسێ توانێ ئازاد بێ هەچ شتێ لەبەر کاو بیکە. باش تۆ زیاتر چ ڕەنگێکە پۆشی؟ ڕەنگەکان وەڵام من هەموو ڕەنگێ بەڵام ڕەنگی شینم زۆر حەز لێ سپیش ڕەنگی شین و سپی. باشە تەمان ڕێگر نەبوو لەوەی کە هەنێ ڕنگ لە خۆت مەنعکەی ینی قەدەغی بکەی بڵێم ڕنگانەیتە ڕەنگی من نییە؟ نەوەڵا ئازاد بووم لەوەیە چیم حەز لێ بوو بێ بەس خۆمە و دوو ڕەنگەم حەز لێ بووە. حەزی ژەکەم گەنجەکان بە جلی جوان و هینەوە بەڵام جلە کوردیەکە هەر زۆر جوانە جلی بەهەشتە بەخوا. چی بەو کولتورە ئەڵێ کاتێک کەسێک کە تەمەنی ئەچێتە ڕادێک پێڵێن ڕەنگە کراوەکان مەپۆشە؟ وەڵاهی من ئەڵێم گوناحە چونکە بۆ ئەو کەسە لەوانەیە لە گەنجێتیا بووی نەلوا بێ حەزیش لە هەموو وەختێکە خەڵک ئازادەکە حەزی هەبێ لەو وەختەیە بۆی بلوا بێ لەوانەیە لە گەنجیا پارەی نەبوو بێ ئەم حەزرەتە لە دڵیا ما بێتەوە بۆ مەنع بکرێ بۆ عیب بێ هیچ عیب نییە و شتە عیب نییە تۆ ئازادی چی لە بەرەکەی. ڕەنگەکان کاریگەریەک جار گەوران هەیە لەسەر دەروون بە پێی نوێترین ریسەرچیش ئەوە دەرکەوتووە کە ڕەنگەکان کاریگەری تەواوەتیان هەیە لەسەر نەفسەتی ئەو کەسە و لە هەمان کاتە کەسایەتی و بیر و هۆشی ئەو زەرامەش ئەخاتە ڕوو هەروەها ئەو شوێنی کە لی داعینیشی ئەگەر ڕەنگەکان هەتا ساردتر بێ و هەتاوەکو ڕەنگەکان هادتر بێ کەشوهاوەکە هادتر بێ بەڵام هەتا ڕەنگی زەقتر و ڕەنگی گەرمتر بەکاربێنرێ ژاوژاوی زیاتر دروستەکە. لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر بە تایبەتی خانمان ڕەنگە گەرمەکان بەکارێن یان بۆ منە و ڕنگانەی کە تۆنەکانیان تۆخۆک و ڕەش قاوەی ڕەساسی کە ئەمەش تا ڕادێ کاریگەری لەسەر دەرونیان دروستەکاتەوە چی بۆوانەڵێ تاوەکوی من بتوانین ڕەنگە کراوەکانیش پێی ئاشنا بین و بتوانین بەکاری بێنین. زیاتر لە ئێستاە بە هۆکارەوەی کە شەرقی ئەوسەد کاریگەری تەواوی هەیە لەسەر هەرێمی کوردستانیش هەموو کەس دوای ئەو ڕەنگاناکەوێت کە زۆرتر بۆ بە باو وەکو ئەوەی کە باوایتر کە یەکێک گەیشتە تەمەنە بێت ڕەنگی قاوەی تۆخ و ڕەنگی تۆخ بەکاربێنێ مەسەڵەن ڕەنگە کاڵەکان ڕەنگێکی مناڵانەیە ئەمە تەنها ئەوەیە کە خەڵک بە دوای کولتور و ئەو ڕاوبوچونانەیە ڕۆشتووە کە پێش خۆیان باسکراوە یاخود تکرار کراوەتەوە. ئێمە هەر لە مناڵیەوە دایکمان پورمان نەنکمان ینی چونەتە تەمەنێکەوە هەنێ ڕەنگە زەقەکانیان تێرە کردووە هەر ڕەنگی ڕەژ نیلی قاوەی ڕەنگە ماتەکانیان هەڵبژاردووە هەستەکەم هەر لەوەشەوە ینی بۆ ئێمەش ماوەتەوە بۆ بە کولتور و هەمووی یعنی چۆنەڵی ڕەنگی ڕەژ ڕەساسی نیلی ئەو ڕەنگانە هەڵەبژێرێ زیاتر لە ڕووی دەرونی ئەو ڕەنگانە تا چەندە کاریگەری لەسەر ئێمە دروست دەکات؟ وڵی هەست ئەەکەم کاریگەری هەبێت تۆ ینی لەکوێیەکێک ببینی کە ڕەنگی کراوە بکە و ڕەنگی زەق بکە و لەکوێیەکێکیش کە بەس ڕەنگی داخرا و ڕۆژ ئاکات
عین چۆن پێ بڵم بە کوردێکی خۆمان ئەڵێ دڵی مردووە هەستەکەم کاریگەری هەبووە لە سەرمان ئەوە یعنی شتی وەکو ڕۆساسی و وەکو شینی کاڵ و وەکو ئاوە پیازی و ئاوە هیم بێ جەرگێکی کاڵ بێت کەو ڕنگانە پۆشی چەند ئاز بە دڵخۆشیەکەیت طبعاً پێم خۆشە و ئێتر وەکو شتێک تۆزە گەنجە دەکات و جوانە دەکات و تۆزێکی شێوە گۆڕێت دەوانەیە شتێکی زۆر هین بکەیتە ئەوەیەکە تێکە دیا خۆش طبعاً کە بەشە کوێت تەمەنەوە وەکو جلی گوشراوی لێیە کاتێک کە ئەم ڕنگانە پۆشی خۆک و خۆت و تێ زیاتر گەنج دەکاتەوانێت چی بە گەنجان ئەڵێ تاوەکو ڕەنگی کراوە بپۆشن گەنجان بەڕاستی خۆی گەنج بێت و جوان بێت حەچێ پۆشی هەر جوانە بەڵام کە چێتە من یعنی ئەگۆڕێت فەرقەکات گەنج هەموو شتێکی لێ جوانە بەخوا جوێنی بکاتە بەر جوان تۆک و خاتونێک زیاتر چ ڕەنگێک لە بەرەکەی لێ چلو بەرگا ڕەش و نیلی کەمێکیش بە زیاتر و دوو ڕەنگ بۆچی ئەو ڕەنگانە تا بژاردووە وڵی بۆ هەموو جێگەیەکە بێ ینی بۆ هەموو شوێنێکە توانین لەبەرکی باشە ئەو ڕنگانەی هەڵە بژاردو تا ڕادێ تاریکە ئەمە کاریگەری لەسەر کەسایەتی دروست نەکردو نا بەس هەستەکەم ئەو ڕەنگەم زیاتر لێیە یان بۆ هەموو شوێنێکە توام لەبەریکەم بۆیە کی ناوەکو کەسایەتی نا بۆ ناسەکەی کەسێکی دڵخۆشی یان خەمگینی چ جۆرە کەسایەتێک تەیە ئاسایی تۆزە دڵخۆش ئاوە دەستی هاوکارم دالیا خۆش بێت بۆ ئەو چاپێکەوتنانێکە لەگەڵ هاوڵاتیانە ئەنجامیدا بۆ چوونی ئەوانمان بینی ئەمانوێت زیاتر لە ڕووی پسپۆڕایەتیەکەیەوە بزانین کاریگەریەکانی ڕنگ لەسەر دەرونی مرۆڤ چین محەممەد وەلی چارسەرکاری دەرونی ئەم بەیانە لەگەڵمان میوانە کە پێم وا بێ میوانەکەم لە هەڵەبجەوە لەگەڵمانە ئەگەر هەڵە نەبم ئەگەر گوێی لە دەنگمانە لە هەڵەبجەوە لەگەڵمانە سلااو لە کاک محەممەد و سلااو لە هەرچی خەڵکی هەڵەبجەشە کاک محەممەد با لەسەر ئەوە قسە بکەین کە ئێستا نازاب لە لای جەنابەت دەسای گوێبیستی ڕاوبۆچوونی هاوڵاتیان بوویت یاخود نا بۆ هیوام کە لە لای جەنابیشت هەبوو بێت و گوێت لێبوو بێ بزانین ئایا تا چەندە دروستە کاریگەری دەرونی لە سەرمانە بێت ئەو ڕنگاری کە لەبەری ئەەکەین و ئەو پۆشاکەی کە لەبەری ئەەکەین چ لەسەر خۆمان چ لەسەر کەسی بەرامبەرمان کە ئێمە ئەبینێت سڵاوی خوا لە هەموو لایەک دنیاتان ڕەنگا و ڕنگ بێ چکم بەرنامەگەچان ئەمڕۆ لەسەر مەسلەی هەڵبژاردەی ڕەنگە گوێبیستی راپۆرتەکەی بەڕێستان بووم و بەڕێزانەی کە ئاماژەیان بەو بابەتانەدا هەرێکە لە میزاج و تێڕوانینی خۆیەوە و بۆ هەڵبژاردەی ڕەنگەکان و چی گونجاوە لەگەڵ کەسایەتی و لەگەڵ تەمەن بڕیاری هەڵبژاردنی ڕەنگەکانیان داوە. ڕنگ کەرەستەیەکی چالاکەرە و وزەبەخشە بۆ بەخشینی وزە بە مرۆڤەکان و کاریگەری لەسەر لایەنی دەرونی و جەستەیی مرۆڤەکان هەیە هەر لە سەرەتایی دروستبوونی کەونەوە کە خوددا خۆی کەونی لەسەر ڕەنگا و ڕەنگ دروست کردووە و دوجار مرۆڤەکان کە لەسەر زەوی دەستیان بە ژیانکردن کردووە ڕەنگی یارمەتی دەریان بۆ بەردەوامبوون لە ژیانکردن هەر لە مرۆڤە سەرەتایەکانەوە گە ببینین یارمەتی دەریان بووە بۆ ئەوەی کە بتوانن بەردەوامی بن بە ژیانکردنی خۆیان توانیوانە بە پێی ژینگەی بڕیار بن لە سەر هەڵبژاردەی ڕەنگەکان چی لە ڕووی بژیەویەوە و چی لە ڕووی پۆشاکەوە کە مرۆڤەکان بە پێی سەردەمەکان و بەبێ ئەو ژینگەی کە تایە ژیاوە بڕیار لەسەر هەڵبژاردنی ڕەنگەکان بدەن. باشە کاک محەممەد تا چەنە کۆمەڵگای کوردی بەهۆی ئەو هەموو کاریگەری کە لەسەری بووە شەڕ و داگیرکاری و خەم و ئیتر ئەمە کورد بەم قۆناغانەیە تێپەڕین کاریگەری زۆری لەسەر دەروونمان هەبووە تا چەندە ئەو کاریگەریانە ئێستاش ماوە کە سپاس بۆ خوا کوردستانێکی ئازادمان هەیە بەڵام کاریگەریەکان هەروەکو خۆی ماوەندایمە لە جلوبەرگی ڕەنگە تۆخەکانە ماوینێتەوە قاڵ بووینێتەوە لە ڕەنگی قاوەیی و نیلی و ڕەش و ئەمانە ئەمە چۆن ئەکرێت چارەسەریش بکرێت دوجار مرۆڤ کە ئاشنایەتی لەگەڵ ڕەنگەکان و شارستانیەتەکان بەرەو پێشەوە چوون و لە کۆنەوە مێژووکی دوور و درێژە هەیە بۆ لێکۆڵینەوە و تێڕوانین بۆ ڕەنگەکان و بەکارهێنانیان لە بەرژەوەندی خۆیان و بۆ
وەکوتم بۆ بەردەوامبوون لە ژیانکردن بیریان لەوە کردەوە کە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە لەسەر ڕەنگەکان ئەتوانین بڵێن لە زۆر بوارە بە کاریان هێناوە هەر لە مسرە کۆنەکان چینیەکان لە مەسلەی چارەسەرکردنی نەخۆشیەکانە ئەمانە ڕەنگەکانیان بەکارهێناوە و بەردەوامبوون بەم شێوەیەوە دروستبوونی بەشێک یاخود با بڵین لە ڕووی ئێسایمە لە دەرووناسان پێڵین سایکۆلۆژی ڕەنگەکان و لە ئێستادا دراسەتی لەسەرەکرێت توێژەران و ئەوانەی کە لە بواری ڕەنگە کارەکەن زۆر باشتر ئاشناترن بە بەکارهێنانی ڕەنگەکان و گونجاندنی لەگەڵ مرۆڤەکانە. ئەوەی کە پەیوەندە ورتری کەینەوە بە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکین بەداخەوە کە ئەمە ئەڵێن بە درێژایی مێژوو بەردەوام لە ململانیە بووین و بەردەوام لە کێشمەی سیاسی و مافمان خوراوە هەوڵی بەدەستێنانی مافەکانی خۆمان داوە ئەمە وای کردووە کە ئێمە نەپەرژینە سەر زۆر بەکارهێنانی سەرجەم ڕەنگەکان و بتوانین ئەو ڕەنگانە بەکاربێنین کە لەگەڵ ژینگەکەی و لەگەڵ ڕووداوەکانە یەکانگیرە بێتەوە چونکم ڕووداوەکان بڕیارەدەن لەسەر دیاریکردنی ڕەنگەکان و ئەوە بووەتە سمبولێک لە لای ئێمەی کورد کە هەندێک ڕەنگ هەن وەکو کەرامەت وەکو شکۆمەندی ئێمە بەکاریان هێنین کە بوونەتە بەشێک لە دوجا بوو بە بەشێک لە کەسایەتی ئێمە و بوو بە کەلتور وەکەوەی کە لە ڕاپۆرتەکە لە هەندێک لەوەی باسییان کرد کە باو باپیرانیان بەکارێنەوە ئەمانش بەردەوام هەوڵیان داوە کە بەکاریان هێناوە. لەم دوایانەدا ساڵانی دواییدا مرۆڤ پەرژا بەسەرەوەیدا کە ڕوویەک بە بەکارهێنانی ڕەنگەکان بکاتەوە و لەوەی کە چی لەگەڵ کەسایەتیەکەیەوە چی لەگەڵ میزاجی ئەو کەسەیە گونجێ ئەمانە توانین بڵین تەجاروبی حیاتیە کەم کەس هەیە کە وەکو دراست بیری لەو مۆزوعە کردبێتەوە بۆ کۆبنەوەیەک چی ڕەنگێک پێویستە و بۆ پرسەیەک یان ڕووداوێک چی ڕەنگێک پێویستە ئەمانە کەمتر لە ڕووی دراستەوە خەڵکان جەنابتان وەکو چارەسەرکارێکی دەرونی چۆنتان پێ باشە لە ڕووی دەروونەوە چی ئارامی ئەبەخشێت بۆ ئەوەی کە ئێمە ڕۆژانە داوامی فەرمیمان هەیە کەسانێک هەیە کە لە شوێنێکە کار دەکەن کە کۆمەڵی خەڵکی نەخۆشی لێ لە نەخۆشخانەکان زۆر جارەزانین کە ئەوەی تر جلوبەرگێکی یەکپۆشی هەیە کە دەبێت ڕەنگی سپی لەبەر بکرێت بەڵام هەندێک جاریش هەیە کە جلوبەرگێک لەبەرەکرێت دەمانەوێت زیاتر ئارامی بەو کەسانە ببەخشێت چ نەخۆش بێت چ ئێمە ئەگەر فەرمانبەرین لە شوێنێک کارێگەکەین جلوبەرگێک بێت کە ئێمە بە بەردەوام لەبەر چاوین لە ڕووی دەرونیەوە چ جۆرە جلوبەرگێک گونجاوە بۆ شوێنانە هەموو ڕێنگێک لای ئێمە گرنگەوە تایبەتمەندی خۆی هەیەەوە خوێنەوەی خۆی بۆ کرێت لە ڕووی سایکۆلۆژیی ڕەنگەکانەوە بە ڕەنگە گەرمەکان و بە ڕەنگە ساردەکانەوە بەڵام ئەم ڕەنگانەیش دوجار کاریگەری لەسەر ژیانکردنی مرۆڤەکان هەیە تەنانەت کاری لەسەر مەسلەی ڕێخستنی با بڵێن ژیان هەیە چی لە ڕووی کۆمەڵایەتی چی لە ڕووی ئابووری چی لە ڕووی سیاسی دوجا چی لە ڕووی جەستەیی چی لە ڕووی دەرونی ئەمانە هەر هەمویان بە جۆرێک لە جۆرەکان کاریگەریان لەسەر مرۆڤەکان هەیە ئەوەی کە تایبەتە بە بابەتەکانی ئێمەوە ئێمە هەوڵەدەین ئەو ڕەنگانە بەکاربێنین کە ئارام بەخشن و یارمەتی دەرن وزەعدەن بە مرۆڤەکان دوجار ئێمە کەسێک یەتە لامان کە گرفتی هەیە یا نەخۆشی هەیە ئەمە بە فەردی ناکرێت ئێمە زیاتر هەوڵەدەین ئەگەر بکرێ وەکو ویستمەوە باسکەم ئەمە بە فەردی ناکرێت بەڵکو دەبێت هاوکاری لە هەمەلایەنە هەبێ بۆ ئەو نەخۆشخانەی کە دروستە بێت نەخۆشخانەیەک بێ ژوورەکانی زیاتر ڕەنگێکی شین بن چونکم ئەمە ڕەنگێکە ئارامکەرەوەیە بۆ کەسەکان یارمەتی دەرن بۆ کەسەکان ئارامیان پێ ببەخشێ یان زۆر جار ئێمە هەوڵەدەین ڕەنگێک بەپێی گرفتەکەی ئەو کەسە بەپێی با بڵێن ئەو نەخۆشیی کە ئەو کەسە توش بووە ئێمەش بڕیا لەسەر ڕەنگە بەڵام ڕەنگێکە بە شێوکی گشتی زۆر جار ڕەنگی شین ڕەنگێکی ئارامکەرەوەیە و ڕەنگێکە
ئەتوانرێت یارمەتی مرۆڤەکان بان میزاجیان جێگیر ببێ و ببێتەوە کارێک بۆەوەی کە کەمتر تووشی شەڵژانی دەرونی بوون. مەسەلەی یەکپۆشی کە زۆر جاری وەکو بەڕێزە دامەشت پێدا ئێمە لە نەخۆشخانەکانیان لە شوێنەکانی تر بەکارێنێن ئەمە هەندێک خوێنەوەی تری هەیە بەوەی کە مرۆڤ هەمیشە ناکرێت بەردەوام خەریکی با بڵێن گۆڕینی جلوبەرگیانە فریای لەواچی ئەوە نەکەوێت بۆی بڕیاریان داوە جۆرێک لە ڕەنگێک هەڵبژێرن بۆ هەر بەشێک لەوانەیە هەیە بەڵام ئەوەش پێویستی بە خوێندنەوە هەیە ئایا تۆ لەو بەشەی کە کارەکەی چی ڕەنگێک گونجاوە بۆ دۆچی ڕەنگێک لەگەڵ پیشەکەتە یەکانگیر ئەبێتەوە بۆ نمونە کەسێکی بازرگان کەسێکی سیاسەتمەدار کاتێک بەردەوام لە کۆبوونەوەدایە هەمیشەمانە جۆرێک لە ڕەنگی ڕەش بەکارێنن و ڕەنگی سپی لەگەڵیا بەکارێنن ڕەنگی شین لەگەڵا بەکارێنن چونکم ئەگەر هەر یەکێک لەو ڕنگانە بینین ڕەنگی ڕەش ڕەنگی کەرام و شکۆمەندی و هەندێک جاریش دیوێکی تر خوێنەوەی هەیە کە مەسلەی ترساندنی بەرامبەرەکەیە بەڵام ئەگەر بۆ کەسێک کە گرفتیە بێ نەخۆشیە بێ خۆی میزاجی تەواو نەبێ ئەگەر ڕەنگی ڕەشیش بەکاربێنە بۆ ئەوە گرفت دروستەکات دوجار چونکم مرۆڤ کە ڕنگ بەکارێنێ ڕنگ ئاوێتا بێ لەگەڵ فەیسی ئەو کەسەیە لەگەڵ دەموچاوی ئەو کەسەیە بۆیە زۆر جار لە ڕووی کوردەواریەوە وتراوە ئەو ڕەنگەت لێ زۆر جوانە لێ دێ ئەوە ئەو ئاوێتە بوونەیە کە لەگەڵ تەنانەت باڵا و ڕنگ و گفتار و هەموو ئەمانە ئەتوانم بڵێم جۆرێک وەکو چارەسەرێکی ئەڵتەرناتیڤ بەکارێنێت. من یەک پرسیارم ماوە و دو پرسیار چکە کاتێکی ئەوەندەمان نەماوە ئەویش سەبارەت بە کەسانێک کە تەمەنیان هەیە و لە ئەو بابەتەیش کە بینیمان هاوکارمان لەگەڵ دوو کەسی بەتەمەن گفتوگۆی کردبوو تا چەندە لە ڕووی دەرونی ئەو کەسانەوە کاریگەریەکە و ڕەنگانی کە ئەیپۆشن و لە لای خەڵکی ئێمە زۆر باوە کە ڕەنگی تێر و ڕەنگی تۆخ لە بەرەکەن ئەوان. ئەوە کەلتورە ڕنگ کاریگەری لەسەر ڕەگەز هەیە لە تەمەن هەیە و توانم کەلتوریش کاریگەری لەسەر هەیە ئەوانی کە منداڵن یاخود گەنجن و ئەوانەیشانە چونەتە تەمەنێکی کامل بوونەوە زۆر جار ئەوانە ڕەنگە ساردەکان بەکارێنن بەڵام کەسە بە تەمەنەکان ڕەنگە گەرمەکان بەکارێنن بەس دوجارە بێ بیرمان لە مەسلەی کەلتوری هەبێت وەکو وانەی کە باسییان کردووە کە بیرەکەنەوە لەوەی کە لە کەلتورەکەی ئەم ڕەنگە ڕەنگیەکە کە بڕیاری لەسەر دراوە و هیچ جۆرە کێشەیەکی نییە لە ڕووی کەلتوریەوە نابێتە جێگەی سەنج بەکار نابێتە جێگەی سەنج لەلایەن کەسانی ترەوە بۆیە سێرەکەین کەسە بە تەمەنەکان پەنابن بۆ ئەو ڕنگانەی کە زیاتر با بڵین داخراون و لەگەڵ تەمەنی خۆیانە یعنی یەکان گیری بکەن بەڵام ئەمە دروست نییە چون لە ئەبینی لە کۆمەڵگەکانی ترە ڕەنگەکان لە هەر تەمەنێکا بێ بەکارێنێرن چون بۆکوتم کەلتور ڕێگادات کە تۆ چیت ڕەنگێک بپۆشی و دوجار کەلتوریش تاکەکانی کۆمەلگان و کۆمەلگای بڕیانیان داوە ڕەنگێ ئەکرێت لە هەندێک وڵاتاندا لە هەندێک هۆزە ڕەنگی سوور بۆ پرسە بەکارێن بەڵام لای ئێمە بەکار نایە لە هندستان ڕەنگی سپی بۆ پرسە بەکارێن بەڵام لای ئێمە ڕەنگی ڕەش بۆ پرسە بەکارێن ئەوە بڕاردانی تاکەکانی و کۆمەلگای لە ڕووی کەلتوریەوە کە بڕیار بن چی ڕەنگێک بەکاربێنن چونکم ڕەنگەکان ئەگەر بە وردی خوێندنەوەی بۆ بکەی زۆر مانا لە خۆی مانا هەڵە ئەگرێ ینی ئێستا ژووری لە دیزانی ماڵەکانە ئەگە دەرفەتە بێکەمی باسی ئەو بکەم ئێمە تەنانەت درکمان بەوە نەکردوە ئەبێمانە ڕەنگی سارد بن ڕەنگی سارد بن ژووری دانیشتەکانمان ڕەنگی گەرمتر ببن چکم هەندێک ڕەنگەکان بڕیارەدەن لەسەر مەسلەی بەردەوامبوونی گفتوگۆ لەسەر مەسلەی میزاج وەکو ئارامکەرەوە کە لە ژووری نووسنەکانە توانن لەمانە بەکاربێنن تەنانەت لە مەسلەی نەخۆشیەکانە ڕەنگی سوور کە ئاماژەیە بۆ وزە چون سووڕی خوێن بەهێزەکە ڕەنگی پرتۆقاڵی ئامازەیە بۆ هەرسکردن یا فراوبوونی سیەکان هەرێکێک لەمانە کە جێگەی ڕەنگەکان یارمەتی دەرە لەوەی کە لە مەسلەی چارەسەرکردنە یا لە مەسلەی بڕیاردانی میزاجی مرۆڤەکانەوە دوجار لە دەستنیشانکردنی کەسایەتی مرۆڤەکانیش. بەڵێ زۆر سپاس دەکەین چارەسەرکاری دەرونی محەممەد وەلی لە هەڵبجەوە لەگەڵ مابوویت سەبارەت بە پۆشینی ئەو جلوبەرگانە و ڕەنگەکان لەسەر کاریگەریەکانیان لەسەر دەروون زۆر سپاس دەکەین کە لەگەڵ مابوویت. بەڵێ بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان تا بێگەیشتێکی دیکە بەتان دەکەن.